هاوڵاتیانی هەرێمی کوردستان، دانیشتوانی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان، کوردستانیانی دڵپڕهیوا لە کۆتایی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی پێشوەختی ئەنجومەنی نوێنەرانی عێراقین. لە بەردەم بەرپرسیارەتێکی نەتەوەیی و نیشتیمانی و دیموکراتین بۆ دیاریکردنی چارەنووسی گەلەکەمان بۆ 4 ساڵی داهاتووی عێراق. لەو سونگەیەوە داوا دەکەین هەمووتان ئەوانەی مافی دەنگانتان هەیە بێ دوودڵی بەشداری لەم هەڵبژاردنە بکەن و دەنگ بە هاوپەیمانی کوردستان و کاندیدەکانی بزوتنەوەی گۆڕان بدەن. وەک لای هەمووان ئاشکرایە هەڵبژاردننی پێشوەختی عێراق بەرهەمی فشار و خۆپیشاندەرانی ناوەڕاست و باشووری عێراقە کە داوای مافە بنەڕەتیەکانیان دەکرد و لەو پێناوەژە زیاتر لە 600 خۆپیشاندەر گیانیان بەخت کرد. بۆ دەنگدەرانی هەرێمی کوردستان و کەرکووک و ناوچە جێناکۆکەکان دەنگدان هەم مافە و هەم ئەرکە بۆ پاراستنی دەستکەوتە نەتەوەییەکان، بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسی و ئەڵانگاریەکان، بۆ پاراستنی پێگەی نەتەوەیی و مافخورا و قوربانی دەر، بۆ گۆڕینی ئامرازی خەباتی نەتەوەیی لە شۆرش و چەکەوە بۆ دەنگ و سندوقەکانی هەڵبژاردن. پەرلەمانی عێراق جێگایەکە کە نوێنەرانی کورد دەتوانن داکۆچی لە ماف و دەستکەوتەکانی هەرێمی کوردستان بکەن. دەنجی ئەوە نرخ و بەهایەکی گەورەی هەیە بۆ گۆڕانکاری لە نەخشەی سیاسی عێراق و متوانەدان بە نوێنەری شایستە و کارامە بۆ داکۆچیکردن لە مافە دەستوریەکانمان. دەنگدانی ئێوە درێژکراوەی خەباتی سیاسی زیاتر لە سەدەیەک مرۆڤی کووردە، دژی ستەمی نەتەوەیی و داگیرکاری، دش بە جینۆسایت و چیماباران و شەهید و قوربانیدانی هەزاران کورد لە ڕێگەی سربەخۆیی و سەرفرازی نەتەوەکەمان لە عێراق. بزوتنەوەکەمان وەک هێزێکی مەدەنی ساکسازی خواست بە پێی ئەو استراتیژەی کە هەمانە جەخت لەسەر ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی بە ئامانجی دەستەبەرکردنی ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیان دەکەینەوە. جەخت لەسەر بەرداریەکی ڕاستەقینەی کورد لە دەستگای بڕیاردانی سیاسی عێراق و جێبەجێکردنی دەستور دەکەینەوە بۆ چارەسەرکردنی کێشەی خاک و دەسەڵات و سامان. جەخت لەسەر جێبەجێکردنی مادەی 140 و چارەسەرکردنی کێشەکانی پێشمەرگە و بودجە و دابینکردنی موچە بۆ فەرمانبەرانی هەرێم دەکەینەوە. پێداگری لەسەر دروستکردنی ئەنجومەنی ئیتیحادی و کارکردن بە پرینسیپەکانی سازان و هاوسەنجی بۆ حکومڕانی و بەشداریکردن لە کایی سیاسی دەکەینەوە. لەو چوارچێوەیەدا پرۆسەی دەنگدان و خەباتی پەرلەمانی وەک شارڕێگەی پاراستنی دەستکەوتەکانی کورد و بڕیاردان لە چارەنووسی خەڵکی کوردستان لە ڕێی ئیرادەی خەڵک دەبینین. زوتنەوەی گۆڕان لە چوارچێوەی هاوپەیمانی کوردستان بە دیدی نیشتیبانیەوە نوێنەرایەتی دەکات و دەمانەوێت پارێزەری بەرژەوەندی گشتی کوردستان و دەستکەوتە نەتەوەییەکان بین. لەو ڕاستیەوە یەکریزی لایەنە کوردستانیەکان و یەخستنی گوتاری کوردستانی لە چوارچێوەی دەوڵەتی عێراقی ئیتیحادی کە گوزارشت لە بەدەستهێنانی ئامانجە باڵا نیشتیمانیەکان بکات بە پێویست دەزانین. لە ناوخۆی هەرێمی کوردستانیش داوای دەستورێکی دیموکراتی و مەدەنی دەکەین کە ڕەنگدانەوەی ماف و داخوازەکانی کۆمەڵگای کوردستان و
پێکاتەکانی بێت. هاوکاتیش دەستکردن بە پەیڕەوکردنی بەرنامەیەکی نیشتیمانی بۆ چاکسازی سیاسی و یاسایی و کارژێڕی و دارایی بۆ قەڵاچۆکردنی گەندەڵی و باشکردنی بژێویەکانی ژیانی خەڵک و کەمکردنەوەی مەینەتیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە پێویستێکی لە پێشینەی دەزانین. هەر لەسەر ئەو بنەمایانەش بزوتنەوەی گۆڕان بۆ ئەم هەڵبژاردنەی عێراق لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئاوپەیمانی پێکهێناوە. دەنگ دەران و هاوڵاتیانی هەرێم و کوردانی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان، ژنان و گەنجان، هەموو چین و توێژەکانی کۆمەلگای کوردستان، ئێوەی خۆشەویست دەزانن بزوتنەوەکەتان لە ماوەی ڕابردوو لە میانی بەشدارکردنی لە پرۆسەی سیاسی چ لە هەرێمی کوردستان و چ لە سەراستی عێراق بەکاری نایاسایی و سەفەقاتی ژێربەژێر تێوە نەگلاوە. هەر بۆیە هەڵسوورا و گۆڕانخوازان بە دەنجێکی زوڵاڵ و دلێرەوە بانگەشەی هەڵبژاردن دەکەن و داوا لە خەڵک دەکەن دەنگ بە کاندیدەکانی بزوتنەوەی گۆڕان بدەن. ئێمەش لەو چوارچێوەیەدا داوا دەکەین لە دەنگدەران و خەڵکی بە ئەمەکی کوردستان لە هەر شوێنێکی عێراقن بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکەن و دەنگتان بۆ هاوپەیمانی کوردستان و کاندیدەکانی بێت. دەنگتان بۆ کاندیدەکانی بزوتنەوەی گۆڕان بێت کە شایستە و خاوەن پسپۆڕین و خەڵکی سنوورەکەی خۆتان و لە ناو خەم و کێشەکانی جەماوەر گەورە بوون. هەڵسوورا و گۆڕانخوازانی بە هەڵوێست بزوتنەوەی گۆڕان لەم هەڵبژاردنە چارەنووسازەدا پێویستی بە هیممەت و کۆشتی زیاتری ئێوەیە بۆ هەندانی هاوڵاتیان بە مەبەستی بەشداریکردن لە هەڵبژاردن و دەنگدان بە کاندیدەکانمان. ئەم ڕۆڵە گرنگەی ئێوە دەبێتە بەردی بناغەی بەهێزکردنی پرۆژەی سیاسی ڕوانشاد نەوشیوا مستەفا، پاراستنی بزوتنەوەی گۆڕان کە بوونی سەنگەرێکی پتەوە بۆ خەباتی مەدەنی و پەرلەمانی و بەهێزبوونەوەی پێگە و سەنگی خەڵک لە هاوکێشەی سیاسی هەرێم و عێراق. پێویستە ئەوەش بڵین بزوتنەوەی گۆڕان پرۆژەیەکی نیشتیمانیە و هی هەموو ئەو خەڵکە دڵسۆزەیە ڕۆژێک لە ڕۆژان پشتیوانی کردوین. پرۆژەیەکە لە پێناوی سەرخستنی پرۆسەی چاکسازی سیاسی و گەیشتن بە ئامانج و بەرژەوەندیە باڵاکانی گەلەکەمان لە خەواتیدا. هەر بۆیە پێویستمان بە هەمووتانە و گۆڕانیشی هەمووانە. لە کۆتاییدا پشت بە ئیرادەی بەهێزی میلەتەکەمان و ئازادیخوازانی کوردستان و گۆڕانخوازان سەردەکەوین.